نزیکی 25 میلیۆن بۆ 30 میلیۆن ئەمەش تاثیراتی گەورەی دەبێت لەسەر بەرزکردنەوەی نرخ لە بازاردا. بەڕاستی ئێمە لە دوای جێبەجێکردنی نیزامی بڵێن ئەسیکۆدا لە عێراقدا و زیادکردنی ڕێژەی گومرگی لە عێراقدا ئەوانە هۆکارن بۆ ئەوەی بەڕاستیەکەی پێش ئەم یاسایە خۆی ستێک لە بازاڕە هەبوو ئێستا شڵژانێکی دروست کردووە هەم بۆ بازرگان و هەم بۆ بەکاربەر چونکە بەڕاستیەکەی ئەو 21 قسمی کردووە موادەکانی کە هاوردەکراوە لە نزیکەی بە ڕێژەی لە تقریبا 97 مادەیە ڕێژەکان جیاوازن لە 105 تایەتی تا لە 130 ئەم ڕێژەیە وای کردووە بەڕاستی ئێمە وڵاتێکی هاوردەکاربین تاثیراتێکی زۆر گەورەی دەبێت لە سەر بەرزکردنەوەی نرخەکان لە بازاردا بۆیە بازرگانەکان و پابند بە ڕێنمانەکانی ژوور بازرگانەکانی عێراق هەوڵ دەدەین بەڕاستی ئەو بانگرتنی کە دەست پێ دەکات لێکتێگەیشتنێک بێتن بۆ ئەوەی کەوا پیاداچوونەوەیەک بکرێت بەو ڕێژە گومرگانی کە زیاد کراوە ئەمەش ئێمە حکوومەتی عێراق خۆمان دەزانین ئێستا خاوەن پەرلەمانێکین یاسا و چاودێری لە ژێر دەسەڵاتی ئەواندا هیوادارین ئەو لیژنەی کە پێکیان هێناوە لەگەڵ ژوورە بازرگانەکانی عێراق و لەگەڵ بازرگانەکان بابەتێک بێت حکوومەتی عێراق حەقی خۆیەتی مەسەلەن نرخی نەوت دابەزیوە بۆ باڵانسکردنی ئیراداتی خۆی یاساکان و سەرچاوەکانی داهاتی زیاد بکاتن بەڵام بە شێوەیەک ئەو کاریگەریەی نەبێت لەسەر بازاڕ و بازرگان و هەم بەکاربەریش. نرخی پێشووتری هەر کۆنتەرێک چەندێک بوو ئێستا چەند بێگومان جاران یاسایەک بوو لە بەنافزەکانەوە بە قەتعی کۆنتێنەر بوو تقریبا لە 2 میلیۆن بۆ 3 میلیۆن بوو بەڵام ئێستا بەپێ ئەم یاسایە بەوە دەچێت کە بە شێوەی تاک ینی ماوەدەکان حساب بکرێت بۆ نرخەکان بەرزەوە بۆ بەڕاستی بە شێوەیەکی گشتی نزیکی لەوانەیە ئەو بازرگانانی کە هاوردە دەکەن نزیکی 25 میلیۆن بۆ 30 میلیۆن ئەمەش تاثیراتی گەورەی دەبێت لەسەر بەرزکردنەوەی نرخ لە بازاردا. باشە ئێستا پێما بێتە حاوەیەکی زۆر لە مینای قەسر بەندەری قەسر ماوەتەوە ئەوە چاوەڕوانی چی ئەەکەن بێگومان ئێمە وەکوتمە ئێمە وڵاتێکی هاوردەکارین ئەو مەوادی لە بازاردا هەیە هەمووی بازرگان هاوردەی کردووە ئەگەر بێت و بەم شێوەیە ئەو مەوادانەی ئەو بازرگانانە لە میناەکان بمێنێتەوە لە دو ڕۆژدا چەند ڕۆژی داهاتوو تا بێگومان خواست و خستنە ڕوو لە بازاردا دەگۆڕێت لەوانەیە مەوادەکان کەمەوە بێتن و خوازیان بکە و بە دوای خۆیدا نەک تەنها ڕێژە گومرگەکە زیاکە بەڵکو خواست و خستنە ڕۆژ ئەو تێکچوونێکی تا ببینێت. ئەو مادانە زیاتر خۆراکن یاخود مەوادی دیکەن ئەمە وەکو وتمان عێراق وڵاتێکی هاوردەکانی بە ڕێژێکی بەرز هەموو ئەو مەوادانی لە بازاردا هەیە تقریبا احتیمالمان کردوێتە سەری هاوردەکانی بازرگانە بەڵام ڕێگریکردن لە بازرگان و بەم شێوەیە تەمە دەبێتە هۆی کەمبوونەوەی بەڕاستی خستنە ڕوو لە بازار.